خۆشەویستان دەچین لە تەوەری یەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان هەڵبەتە شەڕی نێوان غەزە و ڕوونتر بڵێن شەڕی نێوان فەڵەستین و ئیسرائیل درێژەی هەیە لە ئێستادا شەڕەکە بە چۆتە قۆناغێکی دیکەوە چۆتە قۆناغێکەوە کە لە نەخۆشخانەیەکی فەڵەستیندا کۆمەڵکوژی ئەنجام دراوە لەلایەن ئیسرائیلەوە ئەمەش کاردانەوەی نێودەوڵەتی لێکەوتوتەوە هەڵبەتە میدیاکانی جیهان میدیاکان بە گشتی میدیاکانی ئیسرائیل میدیاکانی فەڵەستین هەرێکیان بە شێوازێک لە سۆنگەی هاوسۆزیانەوە بۆ ئەم شەڕە لایەنگریانەوە ئەم بابەتە ڕووماڵ دەکەن جا ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕۆڵی میدیا لە گەیاندنی زانیاریەکاندا بە ڕۆڵی میدیا لە نێوان بێلایەنی و هاوسۆزیدا دەچینە لای زۆر بەڕێز دکتۆر یادگار بەڕێزیان پسپۆڕی میدیا و مامۆستای زانکۆن دکتۆر سڵاو لێبێت بەیانی باش دەستپێک دەمێت ئەو بپرسم لە ئێستادا ڕۆڵی میدیاکانی جیهان بەگشتی چۆن دەبینیت لە گەیاندنی ئەم شەڕەدا لە گەیاندنی ئەم شەڕی نێوان ئیسرائیل و فەڵەستیندا. زۆر سپاس بۆ ئێوە بەیانی ئێوە باش لە ڕاستیە میدیا ڕۆڵێکی گرنگ و کاریگەرە بینێت لەو جەنگە و لە هەر جەنگ و هەر گرژی و ئالۆزیەکی ترکەوە لە جیهانە ڕووەدا سەبارەت بەوەی کە تاوەکو چەندێک میدیاکان توانیانە بە شێوەیەکی پیشەیانە یان پرۆفیشناڵانە ڕووماڵ بۆ ئەم جەنگە بکەن. جارێ ئێمە سەرەتا بێ بزانین کە باز لە بێلایەنی ئەەکەین مەبەست لەوەیە کە بۆ خۆی یەکێکە لە بنەما بنچینەی و ئەساسیەکانی کاری میدیای پرۆفیشناڵ بۆ مانایی کە میدیا بتوانێت بە شێوەیەکی هاوسەنگانە مامەڵە لەگەڵ ڕووداوەکان لەگەڵ زانیاریەکان لەگەڵ ئەو تەرەفانەی ئەو لایەنانەی کەوا لە ململانیەدان لەگەڵ کارتێکەرەکان بۆ ئەو ململانیانە بە شێوەیەکی هاوسەنگانە مامەڵەی لەگەڵ بکە بۆ مانایی کە بتوانێت لە یەک دووری بوەستێت یەک دووری وەستان یعنی تۆ لە ڕێگەی ڕووماڵەکەەوە کە ڕووماڵی ئەو ڕووداوە ئەەکەی ئەو جەنگە ئەەکەی چی هەواڵ بەرهەمهێنی چی بەرنمەیە مەسەلەن چی گفتوگوۆیە یان هەر ژانەرێکی تری ڕۆژنامە نووسیە بتانی بە شێوەیەک مامەڵە بکەی کە تۆ بێلایەن بیت تۆ نەبیتە تەرەف لەم ڕووداوەیە بۆ بە پێچوانەی ئێمە بوارێکی ترمان هەیە کە بریتە لە تەحەیوز یاخود لایەنداری ڕاستەوخۆ پێچوانەی ئەمەیە مانای ئەوەدا کە تۆ ناتوانیت بە هۆکاری ئایدۆلۆژی بە هۆکاری ئاینی بە هۆکاری سیاسی بە هۆکاری کۆمەڵایەتی بە هەر هۆکارێکی تر وا لە دەستگاکانی ڕاگەیاندنەکە کە لە ڕووماڵەکەیانە بۆ ڕووداوەکان لە ڕاستیە تەرەفگیر بن هاوسەنگ نەبن هەردوو لایانی ڕووداوەکە وەکو یەک تەماشا نەکەن. دکتۆر ئەوەی کە ئێستا ئێمە لەم شەڕەدا دەبینین لە گەیاندنی ئەم هێرشانی نێوان ئیسرائیل و فەڵەستیندا دەبینین تۆ چۆن هەڵی دەستەنگێنیت ئەم بێلایەنە دەبینیت بە تایبەتی لە میدیاکانی جیهاندا میدیانە دەوڵەتیەکان بە تایبەتی ئەو میدیانەی کە نوێنەری دەوڵەتە زلهێزەکانی جیهانن ڕۆڵی ئەوانە چۆن نەبینیت ئێستا ئەوان توانی ویانە ئەو خاڵانە ئەو ئیتیکانی کاری ڕۆژنەمەوانی لە گەیاندنی زانیاریەکاندا ڕەچاو بکەن؟ بەڵێ دیارەوەی ئێمە تێبینی ئەەکەین دوو جۆر ڕووماڵ هەیە بۆ ئەم ڕووداوانە بەشێک لە میدیاکان لەسەر ئاستی ناوچەی و لەسەر ئاستی جیهانی لە ڕاستیا ڕووماڵ ناکەن یاخود بەلایەنەوە زۆر گرنگ نییە ئەو ڕووداوە ئەمە ڕاستەوخۆ ئەچێتە خزمەتی ئەو لایەنەی کە بەهێزە لایانی بەهێز و لایانی زاڵ لە ڕووداوەکە کاتێک ڕووماڵی بابەتەکە ناکرێت ڕووداوەکانی ناکرێت لایەن میدیا ئەم میدیانە ناڕاستەوخۆ خزمەت بەو لایەنەکەن لایەنێکی تر هەیە ڕووماڵ ئەکات بەڵام بەشێکی زۆری هاوسۆزە لەگەڵ ئیسرائیلە مەسەلەن لەسەر لەگەڵ ئەوەی کە ئیسرائیل زوڵمی لێکراوە ئیسرائیل دیفاع لە خۆیەکە ئیسرائیل بۆ ئەوەی کە ئاسایشی نەتەوەی ئیسرائیل خراوەتە مەترسیەوە بەشێکی لەم شێوەیە لە ڕاستیە ئەمە زیاتر میدیاکانی ئەمریکا میدیاکانی ڕۆژ ئاوایە لە ڕاستیە بەم شێوە لە بەرامبەریشە بەشێکی تر لە میدیاکان لە ڕاستیە هاوسۆزن متعاتفن لە ڕاستیە لەگەڵ قەزەی فەلەستینی لەگەڵ فەلەستینیەکان پێیان وایە ئەوەی کە حەماس کردوێتی وەکوڵێت دیفاعکردنیەکە لە خۆی چونکە فەلەستینەکان لەسەر ئەرزی خۆیانن لەسەر خاکی خۆیانن و ئەوان داوای شتێکی ئەو تویان نەکردو تەنها ئەوەیە کە بتوانن بە کەرامەتەوە بژینە ڕاستیە ئەمە زیاتر میدیاکانی عەرەبیەکانە میدیای هەموو وڵاتە عەرەبیەکان ئەتوانم بڵێم لەگەڵ میدیای تورکیەکان و میدیای ئێرانی و بەشێک لە میدیای کوردیش لە ڕاستیە هۆکاری ئەمەشە گەڕێتەوە دیارەکە بەشێکی بۆ لایەنی ئاینیە گەڕێتەوە بەشێکی بۆ لایەنی سیاسیە گەڕێتەوە کە پەیوەندی سیاسیان لەگەڵ قەزەی فەلەستین لەگەڵ فەلەستینەکانە هەیە و بەشێکیشی بۆ ململانیانە گەڵێتەوە لە ڕاستیە لەگەڵ ئیسرائیلە یعنی دەوڵەتێکی وەکو تورکیا لە ڕاستیە لە بۆهۆی ململانیەکانی لەگەڵ ئیسرائیلە یان کۆماری ئیسلامی ئێران ئەمە وای کردووە لە ڕاستیە زیاتر پشگیری بێت لە هاوسۆز بێ لەگەڵ قەزەی فەلەستینی بۆ ئەمە ئێمە ئەتوانین ئاماژە بە
چەند شکلێک یان چەند شێوەیەک چەند مەزاهیرێکی لە ڕاستیان ڕووماڵ بکەین کە لایەنداری پێوە دیارە، ینی گرنگە بینەرانی بەڕێز بزانن کە لایەنداری تەنها ئەوە نییە کە تۆ ڕاستەوخۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بشتە پاڵ تەرەفێک لە بەرامبەر تەرەفەکەی ترا، نەخێر لایەنداری شێوەی زۆرە، تەکنیکی زۆرە. یەکێک لەوانە ئەوەیە کە میدیاکان گرنگی بە ڕووداوەکە نادەن، وەکو پێشتر باسمان کرد، یاخود کاتێک گرنگی بە ڕووداوەکەش ئەدەن قەزیە سەرەکیەکە قەزیە ڕئیسیەکە بەلایەوە ناچن، ئەچن بەلای پەرچەکردارەکانەوە. بۆ نمونە ئێستا میدیاکانی ڕۆژئاوا کاتێککە باز لەم حەدەسەکەن لە ڕاستیە باز لە بنچینەی کێشەکە ناکەن، بنچینەی قەزەی فەلەستینی ناکەن کە لە 1947 تاوەکو ئێستا ئەم میلەتە ڕوبەڕووی ئەم جۆرە لە هێرش و داگیرکاری ئەوانە بووەتەوە، دێن باز لەوەکەن کە حەماس ڕێکخراوێکی لە ناو دووکەوانیان مەسەن تیرۆریستیە، ڕێکخراوێکی گێرە شێوێنە، یاخود بەلای قەزەکەەوە ناچن. بەشێکی تری ئەوەیە کە میدیاکان کاتێک گرنگی پێدەن لە ڕووی کات و لە ڕووی شوێنەوە. بۆ نمونە بەشێکی ئەوەیە کە ئەگەر لە ڕۆژنامەکانە تەماشا بکەن، ڕۆژنامە ئەوروپیەکان سەیرەکەی کەمترین لێدوان، کەمترین قسە، کەمترین زانیاری لەلایەنی تەرەفی فەلەستینی وەرەگرن، وەکە وەریش یەگرن لە کاتێکە ئەو زانیاریانە بڵاوەکەنەوە کە هیچ سوود و منفعەتێکی بۆ قەزەی فەلەستینی نییە. بۆ نمونە کاتی بڵاوکردنەوە ئێوە خۆتان نەزانن ئێمە کاتەکانمان هەیە، هەندێک کات هەیە زۆر گرنگە، زۆرترین خەڵک تەماشای تەلەڤیزیۆنەکە، زۆرترین خەڵک تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێنێ، ئەوان لەو کاتانەیە وەریەگرن لێدوانەکان، لەو کاتانەیە بڵاوێکەنەوە لە ڕاستیە کە کەمترین خەڵک بیبینێ، یاخود کە دێن مقابلەی لانی فەلەستینی ئەکەن ڕاستەوخۆ پرسیاری ئەوانەی لێ ناکەن کە ئەوە چییە بەسەر ئێوەیە هاتو، پرسیاری ئەوەی لێکە کە ئایا ئێوە ئیدانەی هێرشەکانی حەماسەکەن. ئەمە بۆ خۆی یەکێکی ترە لەو کێشەکانیان. بۆ نمونە کاتێککە من بینیمە لەم چەند ڕۆژەی ڕابردووە مقابلەی کەسێکەکەن بۆ نمونە دیفاع لە قەزەی فەلەستینیەکە کە زۆر بە کەمی میدیاکانی ڕۆژئاوا لە ڕاستیە مقابلەی ئەو خەڵکانەکەن کە مقابلەشی ئەەکەن کاتێکی کەمتری پێدەن، واتە هاوسەنگ نین لە دابەشکردنی کاتەکانە. کاتێک کە دوو میوان ئەهێنێت، میوانێکی بۆ پشگیری لە قەزەی فەلەستینیەکە، میوانێکی تری بە پێچەوانەوە، سەرگەی کاتێک کەمتری ئەداتی یەکسانی و دادپەروەری لە دابەشکردنی کاتەکانە ناکەن. یعنی چەندین شێوە و مەزاهری ترمان هەیە ئێمە لە ڕووماڵی میدیایە ئەتوانین ئاماژەی پێ بکەین کە بەڕاستی میدیاکانی ڕۆژئاوا بەداخەوە ئەتوانی بڵێت لایەندارێکی ڕوتیان بۆ مەسەلە پێوە دیارەوە. ئەگەر بێنە سەر نمونونەکان، ئەگەر کات هەبێ من لێرە ئاماژە بە چەند نمونەیەک بکەم لە ڕاستیا، چونکە نمونونەکان من لە ڕاستە لای خۆم تۆمارم کردووە. یەکێک لەوانە بۆ نمونە لەم ڕۆژانە لە 11 ئۆکتۆبەرە کە چەند ڕۆژێک پێش ئێسێ کەناڵی BBC کە ئێمە هەمومان پێمان وایە مەسەرن کەناڵێکی پرۆفیشناڵە، سێرەکەی هەواڵێکی بڵاو کردوێتەوە. لە هەواڵەکەی باز لەوە کە ئەڵێت بەهۆی بردمانی حەماسەوە لەلایەن فڕۆکانی ئیسرائیل و خەڵکی هەست بە ترسەکە، فەلەستینیەکان هەست بە ترسەکەن. مع العلم ئەمە لە کاتێکە کە بردمانی فڕۆکەکانی ئیسرائیل بۆ سەر خەڵکی مەدەنیە. ئێمە شەوی ڕابردوو بینیمان کە نەخۆشخانە کە مەدەنیترین شوێنە، خزمەتگوزاریترین شوێنە بردمان کراوە. کەناڵی BBC ئەوێ لە ڕێگەم بڵاوکردنێم هەواڵەوە بڵێ چی؟ ئەوێ بڵێ ئەوە خەڵکی فەلەستین لە ترسی بردمانی حەماس ئەترسن، نەک ئەوەی کە خۆیان بردمان کرابن. واتە ئیسرائیل خەڵکی مەدەنی بردمان ناکە. یاخود مەسەلەن تۆڕی ABC نیوز کە ئەمە تۆڕێکی ئەمریکیە، سەیری کە ئەمە لە ڕووماڵەکانیە ڕاستەوخۆ پێش هەر شتێک حەماس بە ڕێکخراوێکی تیرۆریستی دانێت. دواتر کە باز لە هێرشی حەماس بۆ سەر فەلەستینەکە وشەی قەسابخانە مەزبەحە بەکارەهێنێت. بەڵام کاتێک کە باز لە هێرشی ئیسرائیلەکە بۆ سەر فەلەستینەکان باز لە بەرگری ئەکات، ئەڵێ بەرگری ئەکا، یاخود دوورخستنەوەی مەترسیە لەسەر جوولەکە مەسەر یەهود. بەڵێ دکتۆر، با لێرەدام پرسیارە بکەین ئەم پشتیوانێنە دەوڵەتیانە لە ڕێی میدیایە بۆ ئیسرائیل چەندێک هۆکار بووە، چەندێک هاوکار بووە لە قوڵبوونەوە لە چڕبوونەوەی هێشەکانی نێوان ئەو دوو وڵاتەدا، بتایبەتی لێ چەند ڕۆژانی ئاخیرە کە دەبینی هێشەکانی ئیسرائیل بۆ سەر فەڵەستین چۆتە قۆناغێکی کۆمەڵکوژیەوە. ئەمە تا چەندێک ئەم میدیانە و دەوڵەتیانە هۆکار بوونە یاخود هاوکار بوونە لە چڕبوونەوە و لە قوڵبوونەوەی ئەم گرژ و ئاڵۆزیانەی نێوان ئەو دوو وڵاتە؟ بێگومان میدیا ڕۆڵێکی بە باش و بە خراپ میدیا ڕۆڵە بینێ. من پێم وایە میدیا ئەوروپیەکان بە تایبەتی و میدیانەی کە ئێمە پێمان وا بووە کە میدیایەکی معتەبەرن لە ڕاستیا ڕۆڵێکی زۆر خراپیان بینێ. من یەک نمونە بووە وەڵامی پرسیارەکەی جەناب دێنمەوە. شانزەی ئەم مانگە، یعنی چەند ڕۆژێک پێش ئێسک ئەگەر تەماشا بکەن کەناڵی BBC دیسانە ڕۆمە سەر کەناڵی BBC، چونکە کەناڵی BBC یەکێکە لەو کەناڵانە لە وێزگای ئەعلامیانەی کە مەسەلەن خەڵکێکی زۆر چاوی لەسەرێتی پێ وایە کەناڵێکی پرۆفیشناڵە. هەواڵێکی بڵاو کردووەتەوە باز لەوە کەوا بزوتنەوەی حەماس ژێرخانی نەخۆشخانە و قوتابخانە و شوێنە مەدەنیەکانی کردووەتە مۆڵگە و
حەشاردانی چەک و تەقەمەنی تەماشاکەن لەسەر ئەساسی ئەم ڕووداوە شەوی ڕابردوو لەسەر ئەساسی ئەو هەواڵە ئەو زانیاریانە کە BBC بڵاوی کردوێتەوە شەوی ڕابردوو فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل بردومانی خستی نەخۆشخانەیەکەکەن کە زیاتر لە 200 نەخۆش منداڵ پەرستار پزیشک کارمەندی تەندروستی تا شەهید و بریندارە بن ئەمە بۆ خۆی چی ئەمە میدیا ڕۆڵێکی زۆر خراپی بینیوە لە ڕاستیە ئەمە یەکێکە لەو نمونە زیندوانەی کە بەداخەوە کە من بۆ خۆم بینیمە کە کەناڵی BBC ئەم ڕۆڵە زۆر خراپەی بینەوە میدیاکانی تریش لە ڕاستیە بۆچی ئەمە باس لە میدیا ڕۆژ ئاواکەن میدیای ئەمریکیەکەن لە ڕاستیە سیستەمی جیهانی ئێستا کلیلی سیستەمی جیهانی بەدەستی ڕۆژ ئاوە بەدەستی ئەمریکاوەیە ئەوە معنای ئەوە نییە کە ئەو کەناڵانەی کە دیفاعیان بەرگریان هاوسۆزن لەگەڵ قەزێ فەلەستین ئەوان لایەنداریان نەکردووە بێگومان ئەوانیش لایەنداریان کردەوە چەندین نمونە و چەندین بەڵگەمان لە بەردەسایە کە ئەوان بەڵام بۆچی باز لەوانەکەن چونکە ئەوان لە ڕاستیا سیستەمی جیهانی سیستەمی ئابووری ینی پەیوەندی سیاسیەکان پەیوەندی نێودەوڵەتیەکان هێز سەرمایە هەموو ئەمانە لە دەست ئەو وڵاتە زلیهێزانەیە بۆیە تۆ ناچاریت میدیاکانی ئەوان کاتێک کار لەسەر قەزەیەکەکەن لە ڕاستیا ئەیکەنە قەزەیەک بۆ ڕای گشتی لە ئاستی جیهانە بەڵام میدیاکانی ئێمەمانان و میدیاکانی وڵاتانی دەوروبەر و تەنانەت میدیای عەرەبیش لە ڕاستیا بەراورد بە ئەوان میدیایەکی لۆکاڵیە واتە خیتابەکانیان زیاتر بۆ ناوخۆیە نەک بۆ جیهانی دەرەوە و هێمە زانین هەر بڕیارێکی سەبارەت بە قەزەی فەلەستینیان بەرامبەر بۆ تەنگشە و شەڕێک کە هاتووەتە ئاراوە پێویستی بە بڕیاری نێودەوڵەتیە لە ڕاستیە بە بڕیاری ئیقلیمی و بڕیاری ناوخۆیی چارەسەر نابێت بۆیە میدیاکان میدیا نێودەوڵەتیەکان بەداخەوە ڕۆڵێکی خراپیان بینەوە ئەمە یەکەم جاریش نییە بۆ زانیاری بەڕێستان و بینەرە بەڕێزەکان لە ڕاستیا لە 91 کە کەناڵەکە ئەمریکیەکان BBC و فۆکس نیوز و CNN و نیویۆرک تایمز و هەموو ئەوانەی ترکە ناو ناوبانگێکی باشیان هەیە لە ڕاستیا ئەوانە هەمان ڕۆلیان لە جەنگی داگیرکردنی مەسەن ئەوەی کە جەنگی کەنداو ناسراوە کە عێراق ئەچێت کۆی داگیرەکات هەمان ڕۆلیان بینیوە چەند لە شەڕی ئەفغانستان بە هەمان شێو ینی ئەو شەڕانەی کە ئەمریکا یاخود دۆستەکانی ئەمریکا بەشدار بوونەتیایە لە ڕاستیا میدیا ئەوروپیەکان و میدیا ئەمریکیەکان بە هیچ شێوەیەک نیانتوانیوە بێلایەنی و پرۆفیشناڵەتی خۆیان بپارێزن بەداخەوە و من ئەگەر ئاماژە بکەم بە نمونەی تریش هەیە لە ڕاستیا چەند نمونەیەکی تریش هەیە یەکێک لەوانە لەم چەند ڕۆژەی ڕابردووە کەناڵی BBC دیسانەوە کاتێک مقابلەی باڵۆزی فەلەستین ئەکات لە بەریتانیا لەبری ئەوەی پرساری لێ بکات ئایا مەسەلەن هەوڵەکان چییە بۆ ئەوەی کە ئەم جەنگە ڕابگیرە پرساری یەکەم پرسار بۆ دەست پێکات ئایا ئێوە ئیدانەی هێرشی حەماسەکەن بۆ سەر ئیسرائیل مع العلم لەو کاتەیە سەیرەکەی بردومانی فڕۆکەکان بۆ سەر ئەوان بەردەوامە بۆیە باڵۆزی فەلەستین ئەبینین زۆر نیگەران ئەبێت ئەڵێ ئێوە تاوەکو کەی ناتانەوێت لە قەزەی فەلەستینی تێ بکەن ئێوە بۆچی ناتوانن بێلایەن بن ئێوە بۆچی ناتوانن حەقیقەتەکان وەکو خۆی نەقڵ بکەن لە ڕاستیا و هەروەها پرسارێکی تریش لەم کاتە حەدەسێکی تریش لەم چەند ڕۆژەی ڕابردووە کاتێ ئەنتۆنی بلینکن سەردانی ئیسرائیل لە کاسەیرەکەی پەیامنێری فرانس پرێس کە یەکێکە لە ئاژانسە جیهانیەکان پرساری لێکە لەبری ئەوەی لەسەر ڕاگررتنی شەڕ و ئاگربەست و جۆرێک لە ڕێکەوتن پرساری لێ بکات پرسارەکە ئایا ئێوە کاتی ئەو دیمەنەی کوشتنی خەڵکی مەدەنی ئیسرائیل ئەبینن چه هەستێکتان هەیە چه شعورێکتان هەیە واتە بە کوردیەکەی خۆمان ئەڵێ دەفعی ئەکا بۆی کە ئەویش ڕاستیا قسەی دەرگە بۆی ئەویش ئەڵێت چی ئەڵێ من وەکو جوولەکەیەک ئێستا هاتووم بۆ ئێرە من وەکو وەزیر جگەلەوەی کە وەزیری دەرەوەی ئەمریکام من وەکو جوولەکەیەک هاتووم بۆ ئێرە یعنی شتەکە بەچی بە شێوەیەک لە دەمارگیری بە شێوەیەک لە ڕەگەزپەرستی ئەمە چییە واگاتە ئەمە پرسیاری پەیامنێرێکە لە ڕاستەکە یەکێکە لە ئاژانسە بەناوبانگەکانی جیهان واگا کە چی بێ کە ئەوە بێ خاڵێکی تر کە زۆر بەڕوونی و بەڕاشکاوی لە ڕێنی دیارە ئێمە هەستی پێەکەین کەناڵە ئەوروپیەکان زۆر بە کەمی و بە دەگمەن ئەو خەڵکانی کە دەنگیان بەهێزە دەنگیان زڵاڵە زمانزانن لە شارەزای قەزەی فەلەستینین لە ڕاستیا بانگێشتی بەرنامەکانیان ناکەن ناهێڵن قسە بکەن لە بەرامبەر ئەڕۆن خەڵکێکە هێنن کە عەرەبیەکەی تەواو نییە یا ئینگلیزیەکەی تەواو نییە یاخود زانیاریەکی ئەوتۆی لەسەر قەزەی فەلەستینی نیە و لەسەر قەزەی فەلەستینیش ئەیکەنە ماڵ لە بەرامبەر ئەوە کەسێکی جوولەکە کەسێکی ئەوروپی ئەمریکیە هێنن کە زمانزانێکی زۆرە و بە سیاسەت و بە پلانێکی زۆرەوە دێتە ناو بەرنامەکە سەیرەکەی وا لە ڕای گشتیەکە کە قەزەی فەلەستینی لە ڕاستیا ئەوەنەی فەلەستینیەکان لەسەر حەقن ئەوەنەش ئیسرائیلیەکان دیسانەوە لەسەر حەقن یان مەسەلەن ئەگەر تەماشاک بەڵێ ببوورە دکتۆر کەواتە ئەگەر بەم شێوازە میدیاکان لەم ڕۆماڵی ئێستایاندا بەردەوام بن دەتوانین بڕین زەرمەندی سەرەکی لەم شەڕەدا فەڵەستینە حەماسە کەرتی غەزەیە بێگومان هەردوو لە ڕاستیە هیچ لە جەنگە قازانج ناکە بەڵام ئەوەی کە میدیا ئەیکات
لە ڕاستیا لە خزمەتی خەڵکی فەلەستین نییە، نەک لەبەر ئەوەی کە قەزێکەیان لەسەر حەقنین، نەخێر لەبەر ئەوەی کە میدیای نێودەوڵەتی، ئەوەی کە پێ درێ میدیای نێودەوڵەتی کاریگەری لەسەر ڕای گشتی جیهان و بڕیارە سیاسیەکان، بڕیارە چارەنووسسازەکان لەسەر ئاستی جیهان هەیە لە ڕاستیا لە دەستی لایەنی بەهێزایە، لە دەستی ئیسرائیلایە. ئێمە ئێستا ئەزانین ئەوە ئیسرائیل نزیکی چەند ڕۆژێکە لە 7 ئۆکتۆبەرەوە دەستی کردو بە هێرش و پەلامار، تاوەکو ئێستا لایەنێک نییە دەستی بگرێت، نەک دەستی ناگیرێت. ئەوە تا ئەمریکا بە هەموو قووەتیەوە بە سیاسی بە سەربازی لە ڕاستیا پشگیری ئەکات. وڵاتانی ئەوروپا بە هەمان شێوە. ئەی ئەمانە میدیای نێودەوڵەتی بەدەستی ئەمانەوێت لە ڕاستیا. ئەگەنا عەرەبەکان یاخود کورد یا تورکیان فارسیان ئەمان میلەتەکانی تر لە ڕاستیا میدیای ئەمانەیە مەتوانین بڵێن بەراورد بە ئەوان میدیایەکی تاوەکو ڕادێکی زۆر لۆکاڵیە، ناتوانن قەزیەکە واتە خیتابیان تەنها بۆ ناوخۆیە، خیتابیان بۆ دەرەوەی کاریگەریان لەسەر ڕای گشتی جیهان، لەسەر بڕیار ناوەندەکانی بڕیار لە ئاستی جیهانی لە ڕاستیان نییە. بۆیە ئاخر جار بەداخەوە توانم بڵێم قەزەی فەلەستینی و لایەنی فەلەستینی ئەو جۆرە خیتابە خزمەت بۆیان ناکە، بەڵکو قەزەکەیان زیاتر وەکۆڵێت بەرتەسکە کاتەوە زیاتر سنووردارێکە، وای لێ کاتە کە خەڵکی لە ڕاستیا ڕاستیەکانی لێون بێت، نەزانێت ڕاستیەکان لەکوایە وە چاواشە بکرێت. ئەوش هۆکارەکەی وەکوتمان ئەگەڕێتەوە بۆی ئەو جۆرە ڕووماڵی کە میدیا پێی هەڵەسێت. بەڵێ دکتۆر، ئەگەر تۆزێک دوورتر لەم کێشەیە بڕوانین یاخود لە ڕۆڵی میدیاکان لە گەیاندنی زانێرەکاندا بڕوانین، ئەو پرسیارە دەکەین کە تەنیا لە کە حاڵەتی شەڕ و جەنگدا میدیاکان لایەنگیری و هاوسۆزی دەردەبڕیان خود لە کاتە ئاستایەکان دەبوو لە کاتی کێشێکی کۆمەڵایەتیە، لە کاتی کوژرانی کەسێکدا، لە کاتی خۆکوشتنی کەسێکدا میدیاکان هەمان ڕۆڵی هاوسۆزی دەردەبڕن یاخود دەبینن، یاخود لەو کاتەدا حاڵەتەکە شتێکی دیکە. میدیاکان ئێستا بەگشتی توانیویانە ئیتیکی ڕۆژنامەوانی پارێزن بێجگە لەم شەڕی نێوان فەڵەستین و ئیسرائیل. خۆی لە ڕاستیا حقیقەتێک هەیە بێ هەمومان بیزانین، ئەوش بریتێ لەوەی کە میدیا وەسیلەیەکە لە ڕاستیا ئێستا لە جیهانی ئەمڕۆیە وای لێ هاتوو. میدیا وەسیلەیەکی سیاسیە، لە ڕاستیا وەسیلەیەکی سیاسیە و وەسیلەیەکی اقتصادیشە. ئەو لایەنەی کەوا دامی ئابووری میدیا ئەکات یاخود خاوەنددارێتی ئەکات لە تەمویلکردنی کەناڵەکانی ڕاگەیاندن، لە ڕاستیا کاریگەری گرنگی هەیە، کاریگەری زۆری هەیە لەسەر سیاسەتی میدیا، لەسەر دیاریکردنی ئامانجەکانی میدیا، لەسەر تەوەجوهاتی میدیا، لەسەر شێوازی کارکردنی میدیا و هەروەها لایەنی سیاسیش دیسانەوە زۆرێک لە میدیا مەسەلەن لە ناو کەلتورێکی سیاسیە، لە ناو سیستەمێکی سیاسیایە بە ناچاری ئەبێ خزمەت بۆ سیستەمە سیاسیە بکە لە ڕاستیا بەدابەتی لە وڵاتە دیکتاتۆریەکان یاخود وڵاتانەی کە ئازادی ڕۆژنامەنووسی وەکو پێویست نییە. واتە میدیا شتێک نییە بڵێن ئێمە هیچ سنوورێکی نەبێ و هیچ بازنەیەک نەبێت یا کارکە، بەڵکو کۆمەڵی قیود هەیە، ئەوش پەیوەستە پێیەوە بۆ هەر ڕووداوێکە تۆ باسی ئەەکەی میدیا تەماشای ئەو لایەنە ئەکا کە تەمیلی ئەکات، ئەو لایەنەی کە تەمیلی ئەکا ئاراستەکەی چۆنە. مەسەڵەن ئەگەر میدیایەکی حزبیە لە ڕاستیا ئەو دیفاع لەو تەوەجوهە ئەکا، لەو ئاراستەیە ئەکا کەوا ئەو حزبە یان ئەو لایەنە یاخود ئەو ڕەنگە کۆمپانیایەک بێت، ڕەنگە شەخصێک بێ، ڕەنگە حزبێک بێ، ڕەنگە حکوومەتێک بێ، ڕەنگە چوزانم ڕێکخراوێک بێ، ئەو میدیا ناچارە چی بکە؟ ناچارە لە پەیامەکانیان مراعاتی ئەو تەوەجوهاتە بکە، ئەو ئاراستەیە بکە، ئەو بەرژەوەندیە بکە، ئەو تێڕوانینە بکە، ئەو دیدە بکە کە ئەو لایەنە چۆن لە ڕووداوەکە ئەڕوانێ، ئەو هەوڵەدا لەو چوارچێوەیە کاری لێ بکە. بۆیە لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەوەی کە ئێمە بەڕوونی ئەیبینین لە ئاستی ناوخۆی، لە ئاستی نێودەوڵەتی لە ڕاستیا میدیا کەوتۆتە ژێر کۆمەڵێک کارتێکەرەوە، کۆمەڵێک کاریگەریەوە بەتایبەتی لە دوای قەیرانی دارایی جیهان کە زۆربەی میدیاکان ناتوانن لە ڕاستیا پشت بە خۆیان ببەسن. سێریکە میدیای دیسانە باز لە میدیای بەریتانی ئەگەر بکەین، باز لە BBC بکەین، BBC لەبەر ئەوەی کە لەسەر حکومەتی لە ڕاستیا لەسەر حکومەتی بەریتانیا حسابەکرێت و دعمەکەی بەشێکی زۆر لە دعمەکەی لەوێ وەرەگرێت. کاتێک کە کۆرۆنا دروستە بێت، کاتێک کە قەیرانی دارایی جیهان دروستە بێت، حکومەتی بەریتانیا ناچارە دعمەکەی کەم بکاتەوە، بۆیە کۆمەڵێکی زۆر لە کارمەندەکانی ئەنێرێتەوە ماڵەوە، کۆمەڵێک لە نووسینگەکانی داخە. ئێستش بۆیە ناچارە چی بکات؟ ناچارە پشگیری لەو سیاسەتە بکات. لەم ڕۆژانەیە ئەگەر سەرنجتان دابێت هەمووی دوو-سێ ڕۆژ پێش ئێستەیە مەکاتبەکانی BBC لە شەرق الئەوسەتا یەکێکە لەوانە لە قایرە و لە بەیروت 6 ڕۆژنامەنووسیان ناردەوە ماڵەوە، ئەڵێن ئێوە لە کۆمنتا ئێوە لایکتان کردووە، تەنان لەسەر لایکیان کردووە لەسەر ئەو پۆستانەی کەوا پشگیری لە حەماسەکە یا لە قەزای فەلەستینیەکە ناچار نردویانەتەوە ماڵەوە. یعنی گەیشتووە بەو ڕادەیە
کە تۆ تەسەورت وابێ کە میدیایەکی نێودەوڵەتیە تەماشا متابعەی پۆست و چالاکی ڕۆژنامە نووسەکانی ئەکا لە تۆڕۆکۆمەڵایەتەکان ئەگەر بێت و لەگەڵ سیاسەتی حکوومەتی بەریتانیا نەگونجێ کە بریتە لە سیاسەتی دەستگاکەش سیاسەتی BBC ڕاستەخۆ ئیزنیانەدا ئەیانێرێتەوە ماڵەوە چەندین نمونەی تریشەیە لە ڕاستیە ڕەنگە کاتەکە دەرفەڵەدا لێرە باسییان بکەین. زۆر سپاس دکتۆر، زۆر سپاس بۆ دکتۆر یادگار عەلی پسپۆڕی میدیا و مامۆستای زانکۆ. زۆر سپاس کە لە بەیانی ئەمڕۆی کوردستان نیوزدا لەگەڵمان ئامادە بوویت.